بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وێڕایەوەی کە لە هەرێمی کوردستان دابەشکردنی موچە دوا دەکەوێت و لە کاتی خۆی بە موچەخۆر و خانەنشینان نادرێت لامان کاتیشدا شێوازی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان شێوازێکی زۆر کلاسیکی و کۆنە کە پەیڕەو دەکرێت ئەمەش بۆ تەمای نیگەرانی موچەخۆران و خانەنشینان. ڕۆژی سێشەمەش خانەنشینێک لە سەری وەرگرتنی موچەدا گیانی لەدەستدا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر شێوازی سیستەمی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان هەروە کێشەی خانەنشینان دەکەین لەگەڵ مامێت. لە هەرێمی کوردستان وێڕایەوەی کە موچە دوا دەکەوێت لە هەمان کاتیشدا شێوازی دابەشکردنەکەی زۆر کۆنە و بووەتە مای کێشە و گرفت بۆ خانەنشینان. ڕۆژی سێشەممە خانەنشینێک بەناوی حسێن محەممەد ئەمین تەمەەن 75 ساڵ لە سەری وەرگرتنی موچەدا لە شاری سلێمانی گیانی لەدەستدا. ڕووداوی گیانەدەستدانی خانانشینەکە ناڕەزاتی خانانشینان و یەکێتی خانانشینانی لێکەوتۆتەوە و دەڵێن یەکەم جار نییە خانانشینان لە سەرەی موچە وەرگرتن گیان لەدەست دەدەن. لە بەردەم بانقی تانجەرۆە هاوڵاتی خانەنشینی حسێن محەممە لەبەر ئەوەی کەوا ماوەیەکی زۆر لە سەرەکا وەسا بوو و لە بەردەم گەرمایەکی تااقەت پڕوکێنە بەو ڕادەیەکی زۆر بەرگەی ئەوەی نەکرد تاوەکو گیانی لەدەستدا بوو بە قوربانی سیاسەتی ئەم دەسەڵاتە گەوجە کە ئیسا حاڵی حاضر دەبینین ئەو هەموو خەڵکە لە پێناوی بەدەزێنانی بژەویە چه هەوڵێگات. ساڵی پار بە هەمان شێوە خانەنشینێکی تر لە بەردەمی بانقی کەلار وەسا لە پێناوی ئەوە کەوا موچە وەرگێت ئەویش بەهۆی ئەوەی کە تەندروستی تەواو نەبوو لە ماوەی کەما هەر لە بەردەمی بانقەکە گیانی لەدەستدا. هەر بە هەمان شێوە ئافرەتێکیش لەوێت و پاریش کاک عەزیز لە هەمان بانقا گیانی خۆی کردە قوربانی بژێوی ژیانی لە پێناوی ئەوە کەوا دابینی ژیانی بکە. بەڵام سیاسەتی ئەم دەسەڵاتە گەوجە ئەوەیانە کە سیاسەتی ئەم دەسەڵاتە گەوجە لەوایە کەوا ڕێبازێکی گونجاو تا ئیسە دابین ناکا بۆ ئەوەی ئەم خەڵکە لەم وەزە ناڕەحەتا ڕزگاری بێت. ئەم دیاردانە تەنها لێرانە لە هەموو بەشەکانی تری کوردستانە ڕوویدا، لە هەموو بەردەمی بانقەکانە ڕوویدا، لە گەرمای هاوینە لە سەرمای زستانە چەندەها تووشی کارەساتی تر بوون. وتەبێژی لقی سلێمانی یەکێتی خانەنشینانیش داوا دەکات چیتر زوڵم لە خانەنشینان نەکرێت و ئاوڕێک لە ژیانی کولەمەرجیان بدرێتەوە. ئێمە دەیان راپۆرتمان نووسیوە و دەیان یاداشمان نووسیوە و بەدەستی ئەمین گەیاندومانە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە سەرۆکی پەرلەمان نەک هەر لەم خولا لە خولی پێشوویشە و بە هەموو دام و دەستگا بەرپرسەکان و لەگەڵ کەسی وەزیری دارایی هەردوو وەزیری دارایی ئێستا و خولی پێشوو بە تایبەتی خەڵک قسەی کردووە لەسەر ئەم بابەتە کەوا ئەم شێوازە لە وەرگرتنی موچە شێوازێکی هەڵەیە و پێویستە شێوازێکی مۆدێرن بدۆزرێتەوە بە پێی سەردەمەکە. ئێستا ئەم شێوازە شێوازی 60ەکان و 70ەکانە کە هەموو 100 کەس نەبوون ئەچون موچیان وەرەگرت. بەڵام لا یەزال کاکە هیچ باکێکیان نییە. ئەزانیم سەبەبەکەی چییە؟ ئەزانن خانەنشینان وەکو چۆنڵی چینێکی بێنینۆکن، یعنی ئیشان پیان نەما ئەڵێن ئەمانە چاوەڕیان نەکەین ئەمڕۆ سبەینێ و ئەمانە لە کۆڵمان ببنەوە. بەم منتیقە بەو لۆژیکە مامەڵی خانەنشینەکەن لەبەرەوە بێ باکانە. بەڵام لە وڵاتانی تر من بیستومە پرسیارم کردووە ئەڵێن سەرۆکی کۆمار ڕئیسی وەزارا بچێ بەلای شوێنەکە خەڵک هینێکی ناکە هیچ ئەتیمامێکی پێنادا ئیش بیرن لە تەلەڤیزیۆنەکانە. بەڵام مەسەلەن مامۆستایەکی خانەنشین کەسێکی خانەنشین کە خزمەتی بە خاک و خەڵکەکەی کردووە لە هەرچەوە دەرەکەوێ هەمووان بۆی ئەوەسن بەپێوە. خانەنشینان لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی سەختدان و لە لیستی دابەشکردنی موچەش دوای هەموو وەزارەت و دەستەکان موچە وەردەگرن. وەرگرتنی بڕێک موچەش دەبێت بەدەیان کاتژمێر لە سەرەی موچەدا بوەستن. ئەمە لە کاتێکدا بەشێکی زۆریان باری تەندروستیان تەواو نییە و نەخۆشی درێژخایانیان لەگەڵدایە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لە سەرم پرسە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا سادق سازانی وتەبێژی لەقی سلێمانی یەکێتی خانەنشینانی کوردستان هەروە دکتۆر خالید حەیدەر ئابووری ناسمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا سادق ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دوێنێ لە
سلێمانی خانەشینێک لە سەری وەرگرتنی موچەیانی لەزدا ئەمە یەکەم حاڵەت یاخود پێشتریش حاڵەتی لەم شێوەیە هەبووە کە خانەنشینان لە سەری وەرگرتنی موچەدا گیان لە لەزدا. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان و سوپاس بۆ ئەم دیدارە و سڵاو لە بینەران لە ڕێی ئێوە سەبارەت بە کۆچی دوایی ئەو خانەنشینی دوێنێ کە لێرەوە ئێمە سەرخۆشیە نێرین بۆ خانەوادەکەیان. تەبان ئەو یەکەم کەس نییە کە وەک خانەنشین لە ریزی وەرگرتنی بژێویە گیان لە دەست ئەدا، بەڵکو ساڵی پاریش و پێشتریش لە کەلار ژنێکی خانەنشین و ساڵی پاریش هەر لێرە پیاوێکی تر بە ناوی کاک عەزیزەوە ئەوانیش گیانیان لە دەستداوە هەر لە کاتی وەرگرتنی موچایە لەو لەبەر وەستانی زۆر و ئەو ریزە هێن چەندین ساڵ ئەوەی کە ئێمە ئاگامان لێ لەم سنوورایە دیارە لە پارێزگاکانی تریش بە هەمان شێوە کارەسات هەر بووە، بەڵام بەدەیان کەس بوراوەتەوە، بەدەیان کەس تووشی حاڵەتی نەخوازراو بوو گەێنراوەتە خەسەخانەکان لەبەرەوەی کە خۆتەزانی خانەشینان زۆربیان بەتەمەنن و نەخۆشی درێژخایانیان هەیە. ئەویش هەموو بەهۆی ئەو وەستانە دوور و درێژەوە لەو ریزی وەرگرتنی و بژێویە. باشە بەس ئەو شێوازی دابشکردنە ناڕەحەتی زۆری تێدا، زەحمەتی زۆری تێدایە بۆ ئێوەکو خانەنشینان ئەوەی کێسە پەیڕەو دەکرێن شێوازی دابشکردنی موتێ؟ ئەوە تەبعاً زۆر خۆی ئەمە شێوازێکی زۆر کۆن و سواوە بەڕاستی کاتی خۆی کە وەسایلی تر نەبوو، شێوازی تر نەبوو، با بڵێن تەکنۆلۆژیاوانە پێشکەوتوو نەبوو وەکو ئێستا وە خەڵک کەم بوو، خانەنشین کەم بوو یا هەر تەنانەت فەرمانبەریش ئەوە تا ئەندازەیەک گونجاو بوو. بەڵام بۆ ئێستا لەم سەردەمە و سەدەی 21ەکە کە هەموو شتێک ئێستا لە وڵاتان نەک هەر لە ڕێی کارتەوە یەتە ماڵەوە بووی، یعنی موچەکەیان یەتە ماڵەوە بۆیان کەس پێویستی بۆ نییە ئەسڵەن پارە هەڵگرێت نەفەرمانبەر نەخانەشین. بەڵام ئێستا لای ئێمە بە تایبەتی خانەنشینان کە دەبوو لە هەمووان زیاتر بەڕاستی احترامیان بگیرە لەبەر خاتری تەمەن و خزمەتیان، بەڵام بە تایبەت خانەنشینان ئێستا لەو ڕیز و دوور و درێژا بەو شێوەی ئەوەستن کە ئەمە ڕێگایەکی زۆر هەڵەیە و چەندین جار نەک هەر ئێمە بەڵکو خەڵکانی دڵسۆز و خەڵکانی شارەزا ئاگاداریوان داوە بە بەرپرسانی حکوومەت و پەیوەندیداران بە تایبەتی لە وەزارەتی دارایی ئەوانە و ئێمە خۆیشمان چەندین جار یاداشت و ڕاستپاردەی کەسیمان کردووە بەلایەن کە ئەم شێوازە چەند جاری ژووتویانە باشە و بیری لەکەینەوە، بەڵام دیارە لەگەڵ قسەکە نامێنێ مۆزوعەکەش لەبیرەچێتەوە تا ئێستا چەند ساعت دەبێت سرە بگرە خانەنشینان. اینجا شوێن دانیشتنیش نییە لەو گەرمە شوێنێک کە فێنێک بێتاوەکو سەرایان دێت. ئێستا ئەمە من خۆم لە بنکەیەک وەریەگرم کە هەر ئەسڵەن شوێنەکەش هەر بۆ شوێنی دابشکردنی موچە ناشێ، هەتا بۆ ماڵێکی خێزانداریش ناشێ، ئەوەندە تەنگەلان و بچووکە. اینجا نە شوێنی ئیسراحەتیان هەیە، نە سێبەرێک هەیە، نە کاتی باران مەسەلەن چەترێک هەیە، شتێک هەیە، هەمووی ئەبێ بە پێوە بوەستن. من ئاگادارم هەیە لە سەعات 4 بەیانیوەچە لەبەرەوەی کەوا بەیانیان بە فێنک بەڵکو بەریکەوێ. ئیتر ئەو سەفا جاروە هەبوو من ڕۆیشتوم هەر ئینسان ئەتۆقێنێ بەڕاستی 200 کەس 250 کەس تا 300 کەس، چونکە خەڵکەکەیش درەنگ موچەکە وەرەگرێ و محتاجی ئەو موچەیە و هیچ دەرینێکی تری نییە، دەرامەتێکی تری نییە، لەبەرەوە ناچارە کۆ بێتەوە لە یەک کاتی دیاری کراوە. زۆربەی لەو کاتانە کە کۆ بێتەوە ئیتر ئەو قەرەباڵغیە دروستە بێت و کارەساتیشی لە یەکەوێتەوە. سپاس دەکەین کاوی تۆ جنابیشت بەخێر بێت. دەمەوێستنی بەڕەش بزان بەسەر شێوازی وێرایەوەی کە موچە دابشکردنی موچە لە کوردستانە دوا دەکەوێت، بەڵام شێوازی دابشکردنەکەشی بۆچی بەم شێوە کۆنەیە زۆر جار ڕووداوی گیان لە دەستدانی وەکو خانەنشینی دوێنێ لێ دەکەوێتەوە. بەڵێ زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. ڕێز و تەقدیرم هەیە بۆ ئێوە بەڕێز و بۆ مامۆستا و بۆ بینەرە عەزیزەکان بەڕێزن. خۆی بە تەکید ئەوەی کە ئەگوزارەیە لە هەرێمی کوردستان شێوەیەکی وەکو جەنابتان فەرمووتان کۆنە بەڕاستی من لەو دەقەی و کە جەنابتان پەیوەندیتان کرد بە دەستخۆشیەوە ئەگەڕام بۆ سیستەمێک لەوەی خۆمان بچێ بەڕاستی و تقریبا معلوماتم هەیە ئەوەی کە ئێمە هەمانە لە سیستەمە کۆنەکانە سیستەمە دواکەوتوەکانە گەڕام من بەڕاستی ئەوە کە دەسم کەوت هەندێک شتە وڵاتە پێشکەوتوەکان وڵاتە ئاساییەکان، یعنی من ئێستا سعودیە ناتوانین بە وڵاتێکی پێشکەوتوو دابنین و بە هەمان شێواز ئیمارات و وڵاتانی تریش وڵاتانێکن کە داهاتیان زۆرە، داهاتیان بەرزە سەرۆت و سامانیان زۆرە، بەڵام وەکو وڵاتی پێشکەوتوو وڵاتی پێشکەوتوو نین.
ئەوان لە بەپێی سیستمێک هەیە سیستمی خاننشینی نێودەوڵەتی سیستمی موچەی خاننشینی نێودەوڵەتی باس لەوەکە کە وڵاتان چۆن بتوانن وا لە سیستمی خاننشینکردن و موچەکان بکەن کە بەپێی سێ پێوەری زۆر گرنگ القدرة والاستدامة والشفافية وتتوانا وتاچن بردوام بوني تيايا ولا همكات شفافية تيابه اوان لون شون بتوانن سيستمي معاشات ام موچه كأدري بخان نشينان شون بردوام بوني هب توانه هوي هب خوي اداري خوي بكا ولا كمترين اس حكومه هاوكاري بكا للرقي باجو داتكاني تري حكومه يعني خوي بتوانه اداري خوي بكا لو رجيا يعني متكي بي بدريتو لباجو وانا جرتاو بكري بلا ننا بورنك لباجو لا اجر صندوقی تقاعدی پێویستی بە پارەوین بوو لە سەرچاوەکانی تر هاوکاری بکرێت بۆ ئەوەی موچە بگاتە یاخود ئەوی ڕاتەوەی تەقاعدیە موچەی خانشینە بگاتە خانشین کراوان بێ ئەو یعنی ئەمان هەوڵەدەن بێ ئەو هاوکاریە بێ ئەو یارمەتیە پارەکە بە تاواتی پێیان بگات یەکێک لە بابەتەکان باس لەواکە کە ئیمارات بە نمونە یەکێک لە سیستەما هەرە پێشکەوتوەکانی جیهانە لەو بابەتەکە خانشین کراو بە هیچ شێوەیەک پێویستی بەوە نابێ دەست بەرێ بۆ ئەو پارەیە کە پاشەکەوتی کردووە لە ماڵ لای خۆی لە بانک لە شوێنان یعنی ئەو موچەیە کە وەری ئەگرێ بەشی ئەکات و کیفایەتیشە بەڵام لای ئێمە بە تەکید ئێمە نەک بەس باسی ئەوە ناکەین کە ئێمە بەش ئەکات یان بەش ناکات یاخود بابەتێکی تر نە ئێمە بەش باس دەواکەین خەریکە ئێستا لە خزمەتی ئەوەی بەڕێز باس دەواکەین سیستەمەکەمان چۆن وا دۆکەوتووە چۆن خانیشان وە یەکێ ئەو بەڕێزە خوا لێ خۆش بێ گیانی ڕوحی گیانی لەدەستداوە وین کردووە یعنی ئێمە باس دەواکەین چۆن بتوانین چارەسەر ئیم کێشە بکەین وڵاتانی تر لە دیوێکی ترن لە شوێنێکی ترن لە ئاستێکی ترن باس لە چۆنیەتی پێشخستنی ئەو پێشکەوتنە هەیە کە ئێستا خۆیان ئەتیان چۆن پێشی بخەن زیاتر چۆن خزمەتی خانشین کراون بکەن بەڕاستی لە بەرەوەی ماندوو بوونە ئەو بەڕێزانە ئێستا مافی خۆیانە کە لە خۆشگوزەرانی بژین بۆیە لێرە ئێمە ئەگەر باسی ئەوە بکەین بە هیچ شێوەیەک تەسەور ناکەم کە سیستمێک وەکو ئەوەی کە ئێمە هەمانە لەوانەیە لە وڵاتە دواکەوتوەکان ئەو بابەتا بێت بەڵام ئێمە بەپێ ئەو سەرۆت و سامانێک حکوومەت هەرێمی کوردستان ئابووری هەرێمی کوردستان نەک بەس حکوومەت ئابووری هەرێمی کوردستان هەیەتی تەسەورەکەم ئێمە بتوانین بگەینەوە ئاستە کە باس لە خۆشگوزەرانی بکەین بە تاکید باشە بەس هێندە کارێکی قورسە ئەم شێوازە دەستکاری نەکرێ ئەم شێوازە کۆنە کە سەرەگەتی تێدا بێت لە بەردەم بانکەکان شوێن هەمیشە پێویست نەبێت هەمیشە ئوستاز حەکیم گیان باس لەوە ئەو ئەم پرسیارە ئەکرێ بۆ حکوومەت ئەم موچەیە کە ئەدرێ بە فەرمان بە خانشین کراوان بە پلەی یەکەم ئەنجا موچە خۆران بۆ ناکرێتە بە سیستمی ئەلکترۆنی بەڕاستی ئەمە پرسیارە بۆ ناکرێت باشە حکوومەت کە موچەی بەڕێزانە دەنم جەنابەت من خەڵکانی تر کە ئەچین بە نەقدی پارەکە وەرەگرین چ ڕێگرێک هەیە کە ئێمە بە کارتی ئلکترۆنی وەری بگرین یعنی ڕێک داخلی حسابەکەمان بێت ئەژمارە ئلکترۆنیەکەمان ببێت لە بانکەکان و حساب بکرێت و ئیتر بەکاری بێنین بێ ئەوەی پارەمان پێبێ بچین بۆ سوپەرمارکێتەکان بچین بۆ شوێنان بچین بۆ هەموو شوێنێک لە ئەو شوێنانە ئەو کارتە ئلکترۆنیە بەکار بێنین وابزانم جاری پێشوش هەر لە خزمەتی جەنابتان باسی شتێکمان کرد من یەکێک لە خزمەکانمان لە بەغاوە هات بۆ سەردان و بۆ ئینی گەشت و گوزارەوە بابەتانە هات ئێوارە بووم بەیەکەوە وتی ئەوە ئێستاهینێکم بۆ هات نوکێکم بۆ هاتت با بڵێن ئاگادارکردنەوەی کە موچەکەم دابەزیوەتە حسابەکەم ئێوارە بوو وتی ئێستا من ئەتوانم بچم بۆ مارکتەکان بۆ شوێنان و کارتی بانکی بەڵێ بانک حسابەکەی دابەزی بە حساب پارەکەی دابەزی بە حسابەکەی و توای وتی ئێستا ئەتوانە من شتومەک بکڕم جگە لە ئەو بڕەپارێکە خۆی پێی بوو مەبەسم چێ مەبەسم ئەوەی تەمان ئەو بڕەپارێکە پێی بوو ئەوەی وەکو احتیاط هێناوێتی بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو ئەوە من ئێستا ئاگادارکردنەوەیکم بۆ هات من ئێستا ئەتوانم بچم ئەمە لە عێراق نەک لە وڵاتێکی تر ئەتوانم بچم لە شوێنان لە مارکتەکان لەو شوێنانە ئەتوانم کارتە ئلکترۆنیەکان بەکار بێنم ڤیزە کارتەکەم بەکار بێنم یان هەر کارتێکی تر بێت و ئەتوانم بۆ خۆم شت بکڕم سوپاس دەکەم دواتێکم وڵای بەڕست مامۆستا سەبارەت بە لێبڕین ئەو لێبڕینەی کە پەیڕەو دەکرێت خانەنشینیانشی گرتوتەوە ئەو کێسە لێبڕین لە 121 لە موچەکانتان بەڵێ ئەمە لە هەموو شەڕێکار بەشدارین چ لە لێبڕین چ لە پاشەکەوت چ لە فەوتانی ئێستا من خۆم 20 موچەی تەواوم لای حکوومەتی هەرێمە
و جگە لەو بیزموچەیەش ئەو جیاوازەی کە لە نێوان موچەی خانەنشینی من ناژڵم موچە بژێویە خۆی وەکو جەنابی دکتۆر باشتر ڕەنگە بزانێ ئێمە پێوترێ مەعاش پێی ناوترێ ڕاتب چونکە ڕاتب مقابل بە ئیلتیزامێکە کە تۆ هەدبێ بەس مەعاش یعنی ئێمە هیچ ئیلتیزامێکمان لەسەر نەماوە وەکو خانەنشین ئەوەی لەسەرمان بۆ جێبەجێمان کردووە اینجا ئێستا دەست بۆ هەر لایەنێکەوە بەری کە لێ بڕین بێ پاشەکەوت بێ موچە دواخستن بێ هەمووی بەنسبەت ئێمەوە یعنی زوڵمی تواندووە بەڕاستی ئەوە اینجا ئێمە لەلایەکیکەوە ئەو یاسایی خانەنشینەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ساڵی 2014 دەرچوو یاسای ژمارەنووی پێڵێت یاسای ژمارەنووی یەکگرتوو ئەوە بەدیل و جێگرەوەی هەموو ئەو یاسا کۆنانە بوو کە ئێستا لە هەرێمە بە ملغایی یعنی بەوەی کە دوایەوەی لغاکراوە لە عێراق کە لێرە کاری پێەکرێ ئێمە بەپێی ئەو یاسایش موچەمان لەگەڵ بەغا تقریبا یعنی نیوە بووە بۆ زۆربەی خانشینان جگە لە وەلانی کەمیەوە لەو ئێستا لەوانەیە ئەمە بۆ جوابی دەقی پرسیارەکەی تۆنی بەڵام هەر پەیوەندی هەیە بەوە لانی کەمی موچە لە بەغادا ئێستا لانی کەمی موچە پێم وایە چووە 500 لە 400 شان نەما 500 بۆ خانەنشین ئەمان من 4 ساڵە ئەبیسم لێرە کە بەلای کەمەوە خانەنشینانی ئەوانەی کە موچەکانیان لە 200 و یا کەمتر و یا 200 و شتێکە کە هەر ئەسڵەن یعنی وای لێ هاتووە ئێستا کابرا ئەچێتە بازار بای 200,000 بەس خوردەوە تەکڕێ بۆ ڕۆژێک یا بۆ 2 ڕۆژی ماڵەوەیان لەمانیەکە بەم شێوەیەش کە ئەدرێ زۆرێک لە خانشینان 200,000 ورەک لە ماگان لە هەرێمە یعنی نەک هەر هیچیان نەکرد زائدنەوە ئەو غەدرەی شەکرە لە خانشینجا ئەو ژمارەی زۆر خانشینان لەسەر کەمتر لە 400,000 و 300,000 وەردەگرن بەڵێ 200 زۆرە بەڵێ ئەوانەی کە زۆر کەس هەن ئەوانی شادە شتیان نەبوو یا کارگوزار بوون یا ئەوانە خۆی وەکو جەنابی دکتۆر باشتر دەزانێ لە وڵاتان لەسەر ئەساسی ژیان و بژێوی و احتیاج موچە هی نەکرێ موچە با بڵین تەسنیفەکرێ و پۆلێ نەکرێ بەس لای ئێمە لەسەرەوە ساسە نییە یعنی ئەوە شەهادەی هەبووە شەهادەی نەبوو ئەمانە ئێستا هەند 200 زۆرە 250 زۆرە ئیتر لانی سەرویشیان زۆر هەیناوەتە خوارەوە کە ئێمە بڵین ئێمە و خەڵکی تریش لە سەروی ئێمەوە ئەمانە بەڵام بۆ پلە هەرە باڵەکان بەو شێوەیە کە هەموو کەس دەزانێت چۆن چۆنیە باشە بەس وەکو لەگەڵ عێراق وتت جیاوازێکە زۆرە خانەنشینی موچەی خانەنشینی لێرە و لە عێراقش من جیاوازێکە زۆرە من جارێکیان لە بەرنمەیەکە لە NRT تەلەفۆنم کرد بۆ هاوشێوەیەکی خۆم کە من سەرپەرشیار بووم و خانشین کراوم هاوشێوەیەکی خۆم کە لە کەرکووک ئەیناسم تەلەفۆنم بۆ کرد بە عەلەنی یان بە هینەکە بەم ستۆدیۆ 520,000 جیاوازی هەیە موچەی بینی من و ئەو وها کەزایتر حساب کە بە پێی هەموو پلەکان تایەتە خوارەوە 520,000 دینار فەرقە ماغانەمان جگەلەوەی ئەوان کە هەموو مانیۆک و دکتۆریشە فەرمێ ڕەنگە بۆیان خراوێتە سەر حساب بانقییان و بەبێ ئەوەی ماندوو بن و عرق برێژنەوە دیەگرن لە کاتی خۆشیان داوەری دەگرن لە کاتی خۆیان ئەسڵن یعنی هەر شتێک نییە ئەوە شایانی باز بێ ئەسڵن ئەی چۆن ئەوانە لە هەموو شوێنێک غێری ئەم کوردستانی ئێمە بەداخەوە ئاوای لێکرا بەزە یاسای باسیتی یاسای ژمارەنەوەی ساڵ 2014 یاسایەکی یەکگرتوونیە یاسای خانشینی عێراقی یەکگرتووە ئەی بۆ لە هەرێم بەرکار ناکرێتەوە بۆی کە موچەی خانشینیان زیاد ئەو پرسیارە زۆر جوانە ئێمە ئەمە کە لە 2014 دەرچوو من ئەو ساڵیش خۆم خانشین کرام دەمودەست ئێمە کەوتینە با بڵین هەوڵدان بۆ ئەوەی کەوا طبعاً یاساکە گەیشتە هەرێمیش دوای ئەوەی لە وەقایەوەمانە بڵاو کرایەوە چون پەیوەندیمان کرد بە پەرلەمانی کوردستانەوە یاداشمان نووسی و چەند ئیمزایەکمان کۆ کردەوە و ناردمان ئەوان خوێندنەوەی یەکەمیشان ئەو کاتە بۆ کرد و ناردیان بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو کاتە نێچیت بەرزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو لوژنەی یاسایی من ئێستاش هەموو نوسخەکانم لایە لە ماڵەوە لوژنەی یاسایی پەرلەمان لوژنەی دارایی هەموو بە چەند پەرلەمانتار 12 و 15 ئەمانە یعنی هەمویان واژۆیان کردو و نردویانە و توانە ئەم یاسایە ملزیمەکە لە هەرێمیشا جێبەجێ بکرێت بەڵام ئەو کات وەزیرانی هەرێم لەسەری نووسویەتی تەرەویست بکەن یعنی ئەمە ڕاگرن لەبەر باری دارایی ئێمە ژوتمان ئالە لەقەل ئیقراریکەن بڵێن لە هەرێمیشا قابلی تەنفیزە و ملزەمین ئێمەش بەڵام مع وەقف التەنفیز
نەیان کردیترەوە ئەحداسا بەسەریا و شتێکی کێ ئەوە لە بیرەچێتەوە چەند جار ئێمە یاداشمان گانوتە ئەنجومەنی وەزیران گانوتە وەزیری دارایی دووسێ جارێکە بۆ پەرلەمانی کوردستان ئیستیزافەمان کردوون لێرە لە یەکێتی خانە نشینان سەردانی نووسنگەی پەرلەمانمان کردو حتا لە ڕێی پەرلەمانی بەغاوە هەوڵمان ناوە کە لە بەغاوە فشار بخرێتە سەر هەرێم بۆ ئەوەی کەوا ئەو یاسایە لە هەرێمیشا کە یعنی موجب تەنفیزە کە ئەبوو لە هەرێمیشا تەنفیز کرێ بەڵام تا ئێستا ئەوە ماوەتەوە. سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە هەژماری بانکی هەرچەندە لە یاسای چاکسازیش کە لە ساڵی ڕابردوو دەرچوو باس لەوەکە کە بۆ موچەخۆرە هەژماری بانکی دروست بکرێت ئەو پاشەکەوتش کە بخرێتە سەر بەڵام تاکو ئێستا ژمارێکی زۆر کەم هەژماری بانکی لە کۆی ملیۆنێک و 200,000 موچەخۆر دروست کراوە. هێندە کارێکی قورسەوەندەیە بۆ داچوودان کرد بە دروستکردنی هەژماری بانکی کە بۆچی ئەم کێشەی سیستمی کۆنموچەیە کۆتای پێ نایێرێ؟ وەڵا خۆی ئەگەر بمبووری جەنابەت من لەبەرەوە اختصاصم ئایتی نییە یعنی ناتوانم بڵێم قورسیان سووکەیان ئاسانە بەس تەسەوڕەکەم لە ئاستی توانە و ئیمکانیەتی حکوومات ئەو بابەتە زۆر قورس نەبێت یعنی تەسەوڕەکەم تیمێکی تایبەت لە چەند بەڕێزێک لە ئایتی متخصص بن بنمونە ئیتر شادەیان لە ئاستێکی دیاریکراوە بێ ماستەر بێ دکتۆرا بێ خودت نازم بە کەلۆریۆسیش بێ و ئیمکانیەتێکی تایبەت لە کۆمەڵێک شەبکاتی و ئیتر ئەو بابەتانێک کە پێویستن وەکولاینی هوەری بۆیان دابین بکرێت ئەتوانن لە ماوەیەکی دیاریکراودا سیستەمێکی چاک ڕێک بخەن و دابمەزرێنن یاخود ئەکرێ سیستەمێکی بەکارهێنرا و بنمونە با بڵین لە وڵاتان لە وڵاتە عەرەبیەکان لە ئوردونە لە ئێرانە لە تورکیا لە وڵاتان کە بەکاریان هێنا و ئەزمونێکی سەرکەوتوو بووە ئەو سیستەمە ئەتوانن بەکار بێن لێرە خۆمان بتوانن تەطبیق بکەن و جێبەجێ بکرێ بۆیە بەگشتی لەگەڵ کێشە و قورسی و شتا هوەریەکان ئەوانە ڕێگەرە هوەریەکان نازانم ئێستا لە بەردەمی حکوومەت چی هەیە بە گشتی ئەتوانێت بڵێم حکوومەت ئەتوانێت ئەو بابەتە جێبەجێ بکە شتێکی زۆر قورس نییە ینی ئێمە خۆشبەختانە ئەو نائاساییە لە دۆخی و بەرهێنان و ژینگەی ئیشکردن و کارکردن و دۆخی ئەمن و ئاسایشی کە با بڵین بەگشتی لە عێراقیە خۆشبەختانە یعنی ئینشاڵاوانش چاکە بێ وەزعین خۆشبەختانە لە ئێمەوانە بۆیە ئێمە ژینگەی ئیشکردن و چالاکی ئابووری ئەو بابەتەنە لای ئێمە لە بارترە و گونجاوترە بۆیە تەسەوڕەکەم لە چاوی عێراقکە ئەو بابەتی کردووە و جێبەجێکراوە ئێمە ئەبوایە زووتر ئەمەمان بکردایە وەڵامی پرسیارەکەی جەنابتان تەسەوڕ ناکەم بەگشتی زۆر قورس بێ بۆ حکوومەت بەڵام دیارە ئیتر کۆمەڵێک ڕێگری تایبەت هەیە ئەو کەسانەی کە بنمونە دوو موچەیان هەیە ئەگەر ببووری جەنابەت مخەسساتە دەرماڵەیە نازان چی هەیە ئەوانە ئەبێ هەموو یەکلا بکرێنەوە اینجا ئەتوانین باس لەو جۆرە سیستەمە ئلکترۆنی بکەین بۆ ئیتر بۆ بەڕێزان خانشین کراوان یاخود بۆ فەرمانبەرە ئاساییەکان باش بەس ئەم شێوازەی موچە ئەستەنگی زۆری دروست کردووە بۆ نمونە خەردیشین یار لەسەر ئەو کەسێک کە موچە وەردەگرێت ڕەنگە کارتی بانکی بۆ ئەمە شێوازی بانکی بە لە نزیک خۆی وەری بگرێ شێوازە ئینجاشکانی مرۆڤیش تێدا نیە و شێوازە دابەشکردنە سەر ڕای دواکەوتنەکەی خۆی بەتاکید ئەوەی کە ئێستا بینیمان یعنی ئەوەی کە ئەم ڕووداوی کە با بڵێم دوێنێ و ڕوویا و پێشتریش وەکو جەنابی مامۆستا ئاماژیان پێدا بەڕێزیان بەتاکید ئەوە مای ئەوەیە کە چەند جارێک حکوومەت ئەبوایە بیری لەم بابەتەی بکردایەوە بێ ئەوەی قوربانی تیابواە بابەتەکە بەڕاستی و لە هەمان کات خودی بەکارهێنانی ئەم سیستەمە ئلکترۆنیە استیفادە و سوودی زۆریتایە جگەلەوەی و بەڕێزانە کە تەمەنێکی با بڵێن پڕ لە چالاکی و ماندووبوونیان خستوەتە خزمەتی حکوومەت و خزمەتی خەڵکۆوانە ئێستا مافی خۆیانە کە تا ڕادەیەک ئەو ماندووبوونە پاداشتەکەیەوەی کە ئیستراحەت بنوە ماندوونە بن ئێستا لە وەرگرتنی موچەکەیان لە ئاسایی بێ لە حسابی خۆیان کەوەریان گرت بچن بۆ شوێنان بۆ مارکتەکان بۆ ئینەکان ئەمە مافی بەڕێزیانە خۆیان و لە هەمان کات کۆمەڵێک شت هەیە کە تۆ جەنابەت لە بانکی تە دەرەوە پارێکت پێەیە بە تەکید ئەو کەسانی کە با بڵێن بەداخەوە یعنی هەوڵەدەن بۆ دزین و ئەو بابەتانە ئەوانە لەو شوێنانە زۆر بن و ئەوەش هەمووی ئەکەوێتە اینەوە ئینسانەکەوێتە مەترسیەوە خەتەرەوە لە هەمان کات تۆ جەنابەت ئەگەر سیستەمی بانکێکە بە گشتی سیستەمێکی پێشکەوتوو بووایە نابوو بنمونە کەسێکت نائبینی بە جوێنەیەکی پارە بێتە دەرەوە لە بانک بچێ بۆ شوێنێک ئەوەش خودی ئەوەش مەترسی بەدەر لە بابەتی موچە و موچە خۆران و خانشین کراون خودی تعاملکردن بە نەقت بەڕاستی ئێسەوەتە کێشێکی زۆر گەورە باشە بە زۆکو سندوقی خانەنشینێکە کە دوای ئێستا 28 ساڵە
موچەخۆران بڵین موچەخۆران سەدا حوتی موچەمانگانیان لێدا بڕێت ئێستش سندوقەکە دروست نەکراوە تەنها ڕێنمایی بۆ دەرچووە گرفتێکی گەورەیە بۆ مەسلەی خانەنشینی کێمە نەتوانراوەتە ئێستا سندوقی خانەنشین دروست تەسەوەر ناکەم لەبەر ئەوی ئەو هێزە ئەو دەسەڵاتە کە ڕێگەی داوە بە طبعاً لە حکوومەتەوە کە با بڵین پێشنیار کراوە یاخود لەلایەنێکی پەیوەندیدار و پێشنیار کراوە بۆ پەرلەمانی کوردستان ئەو یاسایە پەسەند کراوە دوای گەڕایەوە بۆ حکوومەت بۆ جێبەجێکردنی تەسەوڕەکەم ئەو دەسەڵاتانە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەشریعی زۆر ئاساییە بەلایەنەوە کە یاساکان پەسەند کرد و ئەیانزانی کە یاسایەکی وا پەسەند ئەکرێت دوای بە دوای پەسەندکردنی جێبەجێکردن دێت باشە ئەو دەسەڵاتی کە بەرپرسە لەسەر جێبەجێکردن ئێستا بەڕاستی ئەو ئەبوایە لە کاتی تەشریعکردن و بڵاوکردنی ئەوینە لە وەقاعی کوردستان ئەبوایە دەستی بکردە بە جێبەجێکردنی ئەو یاسا مەبەستم نەبوونی سندوقی خانەنشینی بۆ وڵاتێک کێشێکی گەورە نییە ئێستا لە عێراق بازەوەکی کە سندوقەکەی و تەنات قەرزیدا بە دەوڵەت لەبەرەوەی کە ئەو بڕە پارەی کە لە موچەخۆران بڕاوە ڕۆشتە سندوقەکە لە سەدا حوتی مانگانە بۆ بەڵ ئوستاز حەکیم گەمەکو لە سەرەتا من ئەرزی جەنابتانم کرد ئێستا وڵاتە پێشکەوتوەکان وڵاتە عەرەبیەکانیش بەشێک لە وڵاتە عەرەبیانە ئێستا لەوە نەماون کە باس لەبەوە بکەن کە سندوقەکە هەیە نییە نا باس لەواکەن چۆن بتوانن پەرە بدەن بەم سندوقە بۆ ئەوەی ئاستی بژێوی وەکو جەنابی مامۆستا ئاماژە پێکرد بژێوی و معاشی ئەو بەڕێزانێکە خانەشین کراون بگاتە ئاستی ڕەفاهیەت خۆشگوزەرانی نەک ئەوەی کە موچەکە وەربگرێت یان وەرنەگرێ دوا بکەوێ یان دوانەکەوێ ڕێژەی چەنی لێ ئەبردرێت یان نابردرێت یاخود پاشەکەوت ئەکرێت نە باس لەوە نەماوەکە لەو بابەتەن نەخێر باس لەوە کراوە چۆن بتوانن ئاستی معیشەتیان بەرز بکەن سپاس مامۆستا سادق سەبارەت بە نەبوونی سندوقی خانەنشینی ئێستەوە سندوق خانەنشینەکە کارە نەبووە ئەو پڕەپارەی کە لێتان بڕاوە چەند ساڵە لە سەدا حوتی مانگانە ڕۆشوو بۆ کوێ خوددا ئەمە کێشەیە بۆ خانەنشینەوە خۆتە خۆی نەک هەر کێشەیە بەڵکو چۆنڵی کرۆکی کێشەکەیە من ڕێزمێ بۆ قسەکەی جەناوی ئەو سنوقە زۆر دەوری هەیە ئەو سنوقەم ئێمە ئێستا ئێمە پێش لەوەی ڕاپەڕێنیش ببێ لە وەزیفا بووین کاتی خۆی لەو کاتە لەو ڕۆژەوە کە دامەزراوین لە فەرمانگەکانی دەوڵەتە هەموو فەرمانبەرێک لە سا حوتی موچەی لێگل ئەدرێتەوە ماگانە کامە شتێکی یاساییە بۆچی بۆ ئەو سنوقە بۆ نا ئەو سنوقە ئەم سنوقەیش جەنابی ئاماژەیەکی پێکرد ئەو کاتە بەڵام من زانیاری وردم هەیە کە ئێستا لە عێراقا حکوومەت خۆی وەکو پێ ئەوترێ هین پێ ئەوترێ مساهمە تەقاعودیە مساهمەی تەقاعودی حکوومەت خۆیشی ئەبێ مانگانە ڕێژەیەک بخاتە سەر ئەو سندوقە لە ساحوتی موچەخۆر زایدن لە سا 15 ئێستا لە سا 15 لە بەغا پێشتر لە سا 12 بووە زایدن احتیمالە سندوقی نەقدی دەولی مساعداتی دەولی ئەمانەیشی بۆ بێ یعنی بێتە زەمانەتێک بۆ ئەوەی کەوا موچەی خانەنشین چونکە وەکو عەرزم کردی لە سەرەتاوە خانەنشین ئیلتیزاماتی لەسەر نەماوە هەتا ڕۆژە ڕۆژان حکوومەت بڵێ ئەگەر کابرا نەچێ بۆ داوام منیش موچەی تەواوی نادەمێ مەسەلەن شەکەی خۆی کردووە ئیشی خۆی کردووە ئێستا تانیا ئەمە پاداشێکە ئەیدەنێ اینجا و پاداشەش هیچ منەتێکی تیانە یعنی ئەمە بەڕاستی لە زۆر جارە ئابیسی وەکو کە ئەنەو خێرمان پێ بکەن وەکو لایەنێکی سۆزداری و عاتیفی باسەکەن کە موچە بۆ خانەنشینەکان گوناحن تخواوەتان کاکە ئێمە هیچ منەتی تیانە ئەو پارەیە لە خۆمان گل دراوەتەوە وە گەشەی کردووە وەکو تۆ ئاماژەت پێکرد لە شوێنێکی وەکو بەغا ئێستا قەرزیشی لێ ئەکرێ کەواتە ئەم سنوقە خۆی ئەوەندە دەسمایەکی گەورەی هەیە و گەشەی کردووە من ئەندامێکی لیژنەی دارایی میوانم وتی ئێستا بای 25 ساڵ زیاتر پارەی هەموو خانەنشینانی عێراقی تێدایە بە سندوقەکە ئێستا من زانیاریم هەیە کە لە میزانەی ساڵی 2013 هەرێما 383 ملیار دیناری تیا بووە ئەو کاتە سندوق خانەنشینەکە بەس خۆ دروست نەکراوە وتیان 380 یعنی بۆکو مساهمەی تەقاعودی هەبووە ئەو کاتە بەڵام خۆی ئێستا نەسنوقەکە خۆی سنوقە خۆ هەبوو پێشتر لەنەوە یەکەوە ئیتر کە هەرێم هین بڵێن پارەکەیان بڕێەوە بەس سندوقەکەیان دروست نەکرد من وەزیری دارایی کە لێرەوە ئەمەوێ بیری جەنابی بێرمەوە بڕیار وابوو مانگی حوتی ساڵی ڕابردوو ساڵی 2020 ئەوەیە مانگی حوتی ساڵی 2020 ئەو سندوقە تەفعیل کرایەتەوە کارا بکرایەتەوە تا ئێستا هیچ ئەسەرێکی حساب ڕێنماییان بۆ دەرکردەوە وەڵام بەحساب ئەزاین چۆن کوردەواری خۆمان شتێکی هێڵێ بە فیکەیەک زەلابێک وتیجا هەر وەختێ ئەو هیلاک بوو اینجا من فیکەکەی بۆکەم بەڕاستی ئەمانە یعنی مەطلبێکیان نییە ئەڵێن هەر وەختێک هەر کاتێک هینمان بوو
کاتمان هەبوو ئەو کاتە سنوق دروستەکەی سپاسان دەکەن ناوبڕێکمان هەیە دەگەڕین وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر خالید گەرم وڵای بەڕێز سەبارەتەوەی کە جگە لەوەی کە موچەی خانەشینیان دوا دەکەوێت و لێبڕین هەیە هەموو جاری لە لیستی لە ئاخر کەس موچە وەردەگرن پێ دوای ئەمەش غەدرێکی دیکەنیە کە لە خانەنشینیان دەکرێت ڕەنگەوان زیاتر لە هەموو چین توێژێک پێویستیان بێت چکەوەکو ماوەساوتی بەتەمەندا چۆنێکیان نەخۆشن خۆی یعنی پاساوەکە ئەوەیە کە ئەو کەسانی کە ئەچن بۆ دەوام پێویستیان بە هاتشۆکردنی بۆ خەرجیاتە بۆ هاتشۆکردن بۆ گەشتن بە دائێرە بۆ بابەتانە پێویستیان بە پارەیە پاساوەکە وایە ئەوان زیاتر پێویستیان بە چیە بە پارەیە بۆیە ئەلاساس پارەکە بدرێ بە ئەوان بە پێی دۆخەکەش ئەبینن جەنابتەنین بە پێی دۆخی کۆرۆنا کەرتی پزیشکی کەوتە پێشەوە بە پێی شەڕی جەنابتەن داهایشەوەوانە ئەزانن پێشمەرگە قارەمانەکان لە پێشەوە بوون بۆیە لێرە بە پێی دۆخەکە پێش ئەکەون یان دو ئەکەون بەڵام بەگشتی ئەوەی کە لاینە زانستیەکە ئەوەیە کە تۆ جەنابێت ئەو کەسێک کە پارە خەرج ئەکا بۆی بگاتە شوێنی کار و شوێنی مەبەست ئەوە مستحقترە بە پێی ئەو پێوەرە بۆ ئەوی پارە وەربگرێ ئەگینە ئەگەر بێنە سەر هەموو بابەتەکانی ترکە ئەو بەڕێزانە کێ شایەنی زیاترەوە کە موچە یەکەمکان بگرێ بێ ئەوەی مجاملەی جەنابی مامۆستا بکەم ئەم بەڕێزانن بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەوان ماندووبوون پێش ئەوانەی کە لە حکوومەتن و ئیش و کار و بارەکان بۆیە ئەوان فعلەن بەشینی بە لێبرینەکەش ئەوەی کە دەبووە ئەوان بتایبەتمەندیکیان پێدرابە لەبەرەوەی کە لە ئەستەوە موچەکەیان لەو ئاستە بەرزە نییە کە بەنمونە 120یان لێ ببردرێت بەڵێ باز لەوە کە 8,000 کەس موچەکانیان لە خوار 300,000 8,000 کەس خانەنشین موچەکانیان لە خوار 300,000 بەپێی راپۆرتی بانقی نێودەوڵەتی و باس لەوەکە کە ئێستا هەژاری لە عێراق بە کوردستانی شەوە تەمان دوای کۆرۆنا لە بینی 140 بۆ 50 واتە لە 140 بۆ 50 دانیشتوانی عێراق بە کوردستانی شەوە لەژێر هەژارن نەک لەژێر هێڵاژە هەژارن بۆیە تۆ جەنابەت کە هەژار بوو یعنی ناتوانێت لە ئاستێکی ژیانی گونجاو بژی و پێداویستەکانی خۆی پڕ بکاتەوە واتە ئەو 300,000 دینارە نەک لە عێراق لای خۆمان ئەگەر بێن بەراوردی بکەینەوە ئەگەر ئەو کەسە لەو تەمەنە بێ کرێچی بێ یاخود ئیتر حتا ماڵێکی ئاسایی چینی علاجی بەڵێ بەتەکید علاج و بابەتانە هەیە سوتەمەنی هەیە خواردن و خواردەمەنی هەیە جلوبەرگی و بابەتانە هەیە تەسەوڕکەی جەنابەت بە 300,000 دینار بۆ یەک کەس بتوانێت خۆی دەبر بکە بۆ پارێت تەسەوڕ ڕاکەم لەگەڵ بەرزبوون و نرخی دۆلاری ژەمە لەگەڵ زیادبوونی لەگەڵ ئەوەی کە ئەفەرمووی جەنابتەن لەگەڵ دابەزاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی وای لێ هات کە بەزانینی ئەوەی کە ئێمە زۆرینەی بابەتەکانمان لە دەرەوە هاوردە ئەکرێ یعنی تۆ جەنابەت بۆ کڕینی هەمان بابەت هەمان ئەم قەڵەمە کە پێشتر بە دۆلارێک بنمونە بوو بێ 1250 دینارم ئەدا بە دۆلارێک بۆ کڕینی ئەم قەڵەمە ئێستا بێ 1500 دینار بدەم بۆ هەمان قەڵەم باشە ئەی بۆ پێداویستی ضرورەکان بۆ ناخواردن و خواردەمەنی ئەو بابەتانە چۆنیە بێوەزاکە بەتەکیدەوەوامان لەیەکە کە ئاستی بژێوی ئەوەی کە لە زانستی ئابووری پێوترێ داهاتی ڕاستەقینە دەخلی حەقیقی زۆر دابەزێ بۆ لەبەرەوە من ناتوانم بۆ بڕەپارەی کە تا ڕەدەیەکی زۆر جێگیرە زیاد ناکە بەدەر لە زیادی ساڵانە بەو بڕەپارەیە من بتوانم معیشەتی خۆم وەکو جاران دەبڕ بکەم کە پێش دابەزاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئێستا لەگەڵ ئەو گۆڕانکاریە لە سەری نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کرا ئێستا بە ئاسایی سێرەکەی جەنابەت خەڵک ناتوانێت وەکو جاران بژی مستەوای معیشەتەکە زۆر دابەزیوە زائیدەن حاڵەتێکی زۆر گرنگ هەیە کە لەوەش لەوانەیە گرنگتر بێ کە مستەوای معیشەتەکە دابەزیوە جگە لە ئەوە جەنابەت ئەبینی فرۆشیاران دوکانداران ئەگەر حکوومەت وە بانقی ناوەندی وایەن کردووە تقریبا 20 بۆ 25 نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزێنرا ئەوان سێرەکەی جەنابەت 140 و 150 هەندێک لە بابەتە گرنگەکان کە کاریگەریان هەیە لەسەر بژێوی ژیانی خەڵک ئەوەیان زیاد کردووە کە
کە لیانە پرسی بۆیان کردو ئاڵێن ئەوان شتەکان لە دەرەوە کە دینار گۆڕا بەرەمبەر بە دۆلاری ئەمریکی دلار لە 122 زیادی کردبێ بۆچی شتوماک لە 150 زیاد بەتەکیید ئەوەش خودی ئەوەش پرسیارەوە بەتەکیید ئەوە گومان دروستەکە لەسەر گشتی هاوکێشەکە بەگشت سپاسەکەم مامۆستا سەبارەت بەو لە 1970 کە دەبڕێت لە خانەنشینان دیارە بە چەند مازن دەدەکرێت یاخود بۆ کوێ دەچێ خۆی ئەو لە 1970 ئێمە هینێکمان کردووە ئەو چۆن بڵی تەخمینێکمان کردووە و زۆر خاتری حکوومەتیشی ئەگەرتیا بگری ملیۆنێک و ئێستا ملیۆنێک و 200 ئەوەندە هزار موچەخۆر هەیە ئەم 250,000 بۆ خانەزاری خانەنشین ئەمە چێ بۆ خانشین بڵین 250,000ەکەی با بڕوا بۆ خانشین کە ئێستا تازە ئەو لێبڕینی هینی نییە لە ساحەوتی نییە لە ملیۆنەکەیش 100,000ەکەی هەردانێ خاتری ئەوان بێ خۆ 900,000 موچەخۆر لە هەرێمە ماگانە لە ساحەوتی لێ ئەبردرێ لە ئەگەر تێکڕای موچە لە هەرێما دابنی بە 750,000 دینار تێکڕای موچە چونکە بەنسبەت موچەخۆرەوە مۆزەف و ئەمانەوە پێم وایە لایەنی کەمی 600,000 چونکە پلە 8 و 7 و 6 و ئەمانە نەماوە هەمووی پلە 4 600,000 هەتا ئەچێ بۆ ملیۆن و قسوور و سەروتریش هەیە کە معدل داینێ 800,000 لەوێژ 900,000 یعنی تقریبا مانگی 72 ملیار دینار واریدی ئەو لە ساحەوتەیە بەس ئەو لە ساحەوتە مانگی بەلای کەمەوە 7 ملیار دینار ئەچێ ئێستا من زۆر جار گوێگرم تەنانەت بەداخەوە حتا پەرلەمانتارە بەڕێزەکان ئەوانی کە متابعی ئەم وەزعی داراییەکەن و لە هیچ ئەو ساتێکی تریشە یا کاتێک کە حکوومەتی هەرێم خۆیان باسی داهاتی ناوخۆکەن دووسێ باسەکەن دووسێ سنف باسەکەن لە شێوازی داهاتی ناوخۆ مەسەرەن باجەکان و گومرگ و مەسەلەن ڕسومات و ئەمانە هیچ ئاماژە بەم لە ساحەوتە ناکەن ئێ باشە بۆ کوێ ئەچێ دیارە حکوومەت یا هەرێم چەند گیرفانێکی هەیە بەڕاستی نازانین ئەچێتە کام گیرفان ئێستا کە وەزارەتی دارایی گیرفانە هەرە بچووکەکەی لە ناو گیرفانە گەورەکانە کۆمپانیەکان گیرفانەکان ئەوە جەماعەتی بڵین پەرلەمانتارە بەڕێزەکان هەندێکیان کە زۆر وریایانە و جوان شیەکەنەوە ئەمە کۆمپانیای فلانە ئەو کۆمپانیای فلانە و ئەمە هیسکیورەتی و ئەوە جگە لە قاچاقچێتی و جگە لە ئەحزاب و کە هەر هەمووی لەسەر ئەم خەڵکە ئەژی بەڕاستی ئەمانە گیرفانەکانن اینجا ئەم پارەیە تۆ حساب کە هیچ باسی ناکەن قەطعاً باسی ناکەن بڵێن من داواکەم لێرەوە لەو پەرلەمانتارە بەڕێزانی کە معنین بە متابعی داهاتی ناوخۆ بۆ چی لێ دێ و چەندە ماگانە بەلای کەمەوە 7 ملیار دیناری کەش ئیزافە بکەن بۆ ئەوی کەوا ئەڵێن داهاتی داخلی و حسابی ناکەن ئاماژەی پێ ناکەن باشە بەس مامۆستا وەڵامی پرسیارە تاوەڕێتەوە بۆچی هەموو جار لەلەی سیموچە لە کۆتاییدا ئێستا لە 18مین ڕۆژ لە دەستپێکردنی موچەی مانگی ڕابردوو ئێوە کۆتا ڕۆژ وەرتانگرت بەڵێ ئێمە لە سەرەتا و ئێستاش لە عێراقا لە ناوەندا یەکەم کەس یەکەم فئە هەر هین وەریەگرێ خانشین لەرۆک و عەرزم کردی خانەنشین چاوەڕێی بوجە ناکە پارە بێ لە بەغاوە یا پارە کۆکرێتەوە لە پارێزگاکانەوە یا سندوق ئێمە پارەی خۆمانمان هەیە پارەی پاشەکەوتکرای خۆمانمان هەیە و هیچ منەتی تیان نیە لەبەرەوە خانەنشینان لە هەموو شوێنە یەکەم کەسن کاتی خۆیشی لێرە هەر تا 2000 و پێم وایە تا 2013 هەر یەکەم فئە بووین کە وەرمانەگرت لێرە وردە شتێکیان لێ کرد جا خۆی لەوێ مانگێک دواکەوێ عادەتەن کە تۆ ئەچیتە ئەخیر مانگێک دواکەوێ ئیتر ئەوەی ئێستا دەقی گرتۆ نازانن چیمان لێ بکەن ئەگەر ممکن ببووە مانگێکیش دوای خەڵکی کە بیانێنە پێمان چون حسابی ئەوەکەن کاک حەکیم بەڕاستی من ئەوە بە لێکدانەوەی خەڵکی ژیر و ئەمسالی جەنابتان مەوزوعەکە واتی ئەگەین ئێمە کە ئەوە حسابی ئەوەکەن کە خانەنشین يعني منەتیان پێیان نییە یعنی نەتوانن مان بگرن لە وەزیفە نە مەسەرەن ئەتوانن داهات نەهێڵن یعنی خەڵکێکن ئەڵێن بە ئێمە ئەڵێن زیادە نەمانە بیانێکیان هیچ تەسیرێک ناکەن لە هین هەرچەنە خۆ خانەنشینان کەمیش نین وەکو ژمارە بەڕاستی و خەڵکیش داخلە دڵە زۆر داخلەوەش لەسەرەوەی کە ژمارەی خانەنشینان ئێستا باز دەوەکەی 240,000 ئەو خانەنشینی ناسایی و ئەوانە زۆر زیانی لە ئێوە نەداوە ڕاستەخینە داواتان نەکردووە کە ئیزاکردنەوەیەکە هەر خۆیان گیریان بەدەست یەکێک لەو بنەمای چاکسازانی کە ئایانەوەی بیکەن گوایە نەهێشتن و لابردنی ئەو دوو موچە و سێ موچە و ناخانەنشینی نایاسایی و ئەمانن ئەگەر ئەوانە لە ئێمە جیا بکرێتەوە بەڕاستی خۆی ئەو سنووقە هیچ هەیە و کەسێ پارەکەی تیادانەوە یعنی ئەگەر ببوایە
و ئێمە و پارەیەک خەڵکی یاساییە لێبرن ماگانە ئەو پارەیە ئێمە داوا لەوە ئەکەین بمانەوە بەس ئەوانەی کە نایاسایین و ئەوانەی کە دوومچە و سێموچەن و ئەوانەی کە خانشینی ئەم لاولاوی حیزبەکانن خزمەتی حیزبیان کردووە سەر و سەرچاو خۆ حەقی خۆیانە بەڵام ئەبێ حیزب لە بوجەی خۆی لە بوجەی حیزب هندی بکە موچیان باتێ نەک لەسەر حسابی ئەوەی ئێمە ئێستا ئەو لە ساحەوتەی کە لە ئێمە بڕێمانگانە زایدەن ئەگەر شتێکی کەیشی بێتە سەر بەڕاستی شتێکی کەی بخەیتە سەر ماگانە موچەی خانشینانی یاسایی داوی نەکە هیچ ئیشمان بە بوجەی گشتی نییە ئێمە لە بەغاوە بێ یانێ پارەنێ هیچ ئیشمان پێی نییە بەڵام ئەمەیشیان خستۆتە سەر بارقورسێک بۆ بوجەی گشتی ئەوان ئاماژەیشی پێ ناکەن بڵێن ئێمە ئەوەنە وەرەگرین ماگانە نازانین چی لە یەکرێ ئەچێتە چی گیرفانێک داواکەم لە پەرلەمانتارە بە ڕێزەکان کە متابعی ئەوە بکەن بە وردی سپاس دەکەم جا ئوستاد حەکیم یان هەر تێبینێک لەسەر قسەکەی بەڕێز مامۆستا تاواکەری قسەکەی بەڕێزیان لە سیستەمە پێشکەوتووەکانی جیهان وەکو ئەرزی جەنابتانم کرد بەپی ئەو سیستەمە نظام المعاشات التقاعدي في العالم ئەڵێ ئەو وڵاتە پێشکەوت ئەو وڵاتێک کە پێش ئەکەوێت لەو وارە ئەوەیە کە کەمترین پێویستی ببێ بەوەی لە حکوومەت داوای هاوکاری بکە بۆ ئەو سنووقە وڵاتە پێشکەوتووەکان کە تقریبا ئەو راپۆرتە باس لە 37 وڵاتەکە کە سعودیە 20مین وڵاتە ئەڵێ ئەو وڵاتانە هۆڵەندەیە کەمین وڵاتە لە ئاستی جیهان لەو بابەتە لەو پێوەرە ئەڵێ لە هۆڵەندە بە نمونە وڵاتانی تریش ئەو سندوقە کەمترین پێویستی بە هاوکاریکردنی حکوومەتە بێ خۆی وەکو جەنابی مامۆستا عەرزی کرد خۆی لە ئیمکانیات و توانای خۆی لە لێبڕینی ئەو 170 پارەکەی خۆی دەبر ئەکات و پارەدارکردنەوە تەمویلی خۆیەکە باڵێ ببڕە زۆر باشە بەس سەبارەت بە دۆخی موچەش ئەو دواکەوتنەی کە هەیە کە ئێستا بۆ دەکێشە بۆ خانشینە بە تایبەتەکەی سەرچاوێکی داهاتی تریان یاخود بڵێن بۆ موچە خۆران بەگشتی لەگەڵ گەشتن 200 میلیارەکەش نابێت ڕاست بکرێتەوە ئەم بارودۆخە لەگەڵ زیادبوونیدا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار من لێرە یەک قسە ئەکەم یعنی نامەوێت بخوێنرێتەوە کۆی کە من پشتگیری لە حکوومەتەکەم پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو 200 میلیارە بەردەوام ئەبێ ماگانە ئەبێ ئەو پرسیارە بەڕاستی من لێرە پشتگیری حکوومەت ناکەم یاخود بڵێن ئەمە پشتگیری لە حکوومەتەکە بەس ئەوە خودی ئەوە پرسیارە ئایا ئەو 200 میلیارە بۆ ئەم مانگا یاخود بۆ ئەو مدەیە کە دانراوە 200 میلیارەکە ئەتوانێت چارەسەری کێشەکە بکات بەڵام ئایا ئەو 200 میلیارە بەردەوام ئەبێ حکوومەتی بەغا هەمیشە ئەو پارێکە لە سەرێتی بنمونە بە پێ ڕێکەوتنەکە ئەینێرێ بۆ حکوومەت یاریمی کوردستان ئەو پرسیارێکی تر حکوومەتی خۆمان لە ناوخۆوەک و جەنابی مامۆستا باسی کرد کۆمەڵێک داهات هەیە سەرچاوی داهات هەیە بەو سەرچاوە داهاتانە ناتوانێت موچەی فەرمانبەران موچەی خانشین کراوەکان دەبر بکە ئەوانش بەڕاستی پرسیارن بۆیە لێرە ئەو 200 میلیارە کە فەرمووی جەنابەت بەڵێ چارەسەری کێشەمان بۆ ئەکا بەڵام ئەو چارەسەرە کاتیە وەقتیە بۆ بابەت و ماوەیەکی تایبەت دوای ئەوە بازەوەکی کە دکتۆر ینی ئەو کاتێک کە لێبڕیان هێنا نرخی نەوت 42 دلار بوو ئێستا سەر 75 دلار ئەوە نرخی دۆلار بڵێن 122 هاتوۆتە سەر جم و جۆڵ زیادی کردووە ینی ماگەنە 180 میلیاریان دەبڕێت لە موچەی لە موچە خۆران ماگانە ینی کاتی هاتووە بەڵێ یەکێک لە بابەتە گرنگەکان کە پاساوی حکوومەتی بەغاوە بووتی ئێمە نرخی دینارمان دابەزان بەرامبەر بە دۆلار بۆ ئەوەی دینارێکی زیاترمان دەست بکەوێت بتوانین لەو فرۆشتنی نەوتە بە دۆلار بە بڕێکی دیاری کراو لە دۆلار بتوانین کە کڕەت دینارێکی دابەزێنراو بکەین پارێکی عێراقی زیاترمان دەست بکەوێت بتوانین موچەی فەرمانبەران موچە خۆران دەبڕ بکەین یعنی معنای ئەوەیە ئەم بابەتەشە ئێستا لە بەرژەوەندی حکوومەتەکە زیادبوونی نرخی نەوت لەلایەکەوە کە لە کەمتر لە 40 شتێک بوو 45 بوو 46 دلار بۆ شتێکیوە لە بودجێ عێراق بزانم 45 یان 46 دلار جێگیر کراوە ئێستا بۆتە 76 دلار 75 بۆ 76 دلار تقریبا خودی ئەوە خاڵێکی زۆر گرنگەکە داهاتی حکوومەت زیادەکە لەگەڵ ئەوەیە چیمان هەیە ئەو بڕە پارەیەکە زیادی کردووە کە ڕەت دینارێکی دابەزێنراوی زیاترەکە واتە بڕی دیناری عێراقی زیاتر دەسێکەوێ حکوومەت یاریمی کوردستان باشە بەس ئەو لێبڕین و ئەو دواکەوتنی موچە شڵەژانی لە بازار و وەروە لە ژیانی بەرنامە ئابوووریەکانی خەڵک بەدڵنیایە ئوستاز حەکیم گیان بۆ لەبەرەوەی تۆ جەناب بزوێنەر و ئەساس و بنەمای جوڵاندنی ئابووری خواستی کارە خواست ڕغبەتمان حەز و ڕغبەتمان کاچین بۆ بازار بۆ کڕین و شتومەک کە پارەمان پێنەبوو کە خواستەکەمان کاراکە بۆ خۆمان بە ڕۆژانە هەموو ڕۆژێک بچین بۆ بازار
چیەکەین هیچ کاریگەریمان نابێ بەڵام کە پارەمان پێ بوو بازارەکە ئەجوڵێنین خوا زیاتر دروست ئەبێ دوکاندار خاوەن کارگا بەرەمهێن فرۆشیار شتی زیاتر خاتە بازار شت زیاتر هاوردە ئەکرێت لە دەرەوە معنەی ئەوەیە کە بازارەکەمان ئەبوژێتەوە بەو شێوەیە. مامۆستاکاتمە زۆر کەمەوە سەبارەت بۆی کە هیچ خزمەت گوزارێک و بیمەی تەندروستی و ئەوانە بۆ خانەنشینان هەیە یاخود ئەو بڕەپارەی کە هەندێکیان 300 هزار وەردەگرن بەشی هیچ دەکات بۆ خانەنشین هیچ بیمەیەک نییە ئێمە وەکو یەکێتی خانشینان خۆمان لە ڕێی خۆمانەوە طبعا ئێمە یەکی خانشینانی هینین یعنی با بڵێن ڕێکخراوێکی NGOین هیچ پەیوەندێکمان بە هیچ لایەن ئەمانەوە نییە وەکو خۆمان هەوڵێکمان داوە لە ڕێی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی هەڵب سلێمانیەوە داوامان کردووە لە برا پزیشکەکان کە هەوڵ بدرێ بۆ خانشینان لە چەند عیادەیەکە و چەند سەیدەلەیەکە و چەند مەسەلەن تاقیگەیەکە یعنی داشکاندنێک لە کاتی عملیات و شتا بکرێ بۆ خانشتیان بەڵام تا ئێستا ومێ دەکەین وەڵامی هەبێت تا ئێستا ئەجنا هیچ بیمەیەک و هیچ حسابێک ناکرێت بۆ وەزارەتیش نووسراومان کردووە لە حکوومەتی جاری پێشوو کابینەی پێشوو هەر کردمان بەڵام تخوا عفوم کە یەک شتی بچوو جەنابی دکتۆر باسی هینی کرد باسی ئەو 200 ملیارەی بەغا هێشتا معلوم نییە ئایا بەردەوام بێ کاکە خۆ ئەمان با ئەوە بسەلمێنن کە ئەمان کە ئەیان و جاران حکوومەتی عێراقی پارەنانێ خۆ با بیسەلمێنن ئەم لەم 200 ملیارە ئەو پارەیان تەواوکەن ئەم مانگە بۆ ئەوەی ئەگەر مانیەکی تر ئەو نێنار على الأقل باوەڕێن پێ بک بڵێ ئەوە هی بەغایە ناینێرە بۆیە ئەمان نایەن مامۆستا زۆر بە کوتیژانی خانەنشینان یاسایی بەشێکی زۆریان لە کولەمەرگیدان زۆر خراپە بۆی دواکەوتن و لێبری موچە بێگومان زۆری تایە حتا تەنانەت هەیە کە کرێچیە مەسە مناڵی لە زانکۆ خوێنێ لە پەیمانگا ئەخوێنێ خۆی نەخۆشە ئەمە توانای ئیشیان نەماوە ئیش نییە لەبەر بەخوا هیوا هەیە من ئەزانم هیوا هەیە ئامادەیە لەو گەرمایە بچێ پاکت بفرۆشێ یا ئاو بفرۆشێ بەڵام ئەوەیش نییە بۆ ئەو ناتوانێت لەبەرەوە دڵنیام کە زۆرێک هەن حاڵیان زۆر خراپە بەڕاستان دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان مامۆستا سادق سازانی وتەبێژی یەکێتی خانەنشینان لە قسلێمانی هەروە دکتۆر خالد حەیدەر ئابووری سپاسان دەکەین سپاس بۆ بینەرە ئەمەڕێ سپاس باوکاران خواتەمەڵ